بەنایخوای گەورە و باڵادەست سڵاوتان لەبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرین کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم برازاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ لە پرۆگرامی پەیامی ڕۆژ کۆمەڵک تەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیازمان بۆ ئامادەکردوون بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. سڵاوی خواتان لێبێ خۆشەویستان لە هەرکوێ گەنجوانترین سڵاوتان لێبێت تەمەنای ڕۆژێکی پڕ لە ئاسوودەیی و دەروونێکی ئارامتان بۆ خوازین دوور بن لە هەر کێشە و ئاریشەیەکی ڕۆژگار لە وەرزە سارد و سڕەکانی پاییزداین بە ئومێدی ئەوەی کەوا هەمومان گەرم و گوڕانە بتوانین ژیانێکی خۆش بەڕێ بکەین. پرۆگرامی پەیامی ڕۆژ لە سێ تەوەری سەرەکی پێگاتووە. تەوەری یەکەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەرەوەی چۆن پرسە گرنگەکان لە ناو زانکۆکاندا زیندوو بکرێنەوە یا زانکۆ ببێتە مینبەر و مەیدانی جوڵاندنی پرسە گرنگەکانی ڕۆژ. تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر بەهرە و توانا و لێهاتوویەکانی گەنجێکی کورد یا خوێندکارێکی کورد بەتایبەت لە ئەوروپا کەوا پلەی یەکەمی لەسەر ئاستی کۆلێژەکەی خۆی لە ئەندازەی میکانیکی بەدەستێناوە. تەوەری سێمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر کەشوهەوای مەرزەکانی هەرێمی کوردستان کە ئەمڕۆ پێم وابێت لە حاجی ئۆمەرانەوە میوانێک دەبێتە باز لە کەشوهەوای مەرزەکان یا خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستانەکات کە بەوەی زۆرجار بەرزبوونەوەی پلەکانی سەرما بە فربارینێکی زۆر ڕوودەکاتە خاڵە سنووریەکان و ناوچە شاخاویەکانی هەرێمی کوردستان. ئەمانە کۆی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژە من کە ئومێدەکەین و دەخوازین جێی سوود و ڕەزامەندی و پێزانینی ئێوەی عزیز و خۆشەویست بێت. بەڵێ عزیزان سەرەتاش دەچینە لای ڕۆژی کەشوهەوای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. دەچینە لای بڕگەی یادەوەریەکان کە باز لەو ڕوودا و مێژوە گرنگانە دەکات کە لەم بەروارەدا و لە ساڵانی ڕابردوودا ڕوویانداوە فەرموون با پێکەوە بینەریان. هەشتی دوانزەی ساڵی 1948 ساڵێک پێش تیرۆرکردن و شەیدکردنی پێشەوە حەسەن بەنەی دامەزرێنەری ئیخوان الموسلیمین حکوومەتی میسر بڕیاری هەڵوەشاندنەوە و قەدەغەکردنی هەموو جۆرە چالاکیەکانی و ڕێکخراویدا و بڕیارەکەشی بۆ تەواوی دام و دەستگا ئەمنی و ناوخۆیەکانی وڵاتەکەی نرد و پێی ڕاگەیاندن لەمە دوا دەتوانن وەک تۆمەتبار مامەڵە لەگەڵ جوڵانەوەی ئیخوان بکەن. ئیخوان الموسلیمین بە کاریگەرترین جوڵانەوەی ئیسلامی دادەنرێت لە سەرتاسەری جیاندا پاشڕوخانی خلافەتی ئیسلامی و دەیان ملیۆن ئەندامی هەیە و لە سەدان وڵاتی دنیاشدا لەقیان کردووەتەوە و ڕۆڵی هەبووە لە بێدارکردنەوەی مسلمانان لە سەرتاسەری دنیادا و لەو پێناوەشدا دەیان بیرمەند و زانە و نووسەر و ئەندامی ئاساییان توندی زیندانەکان کراون. ساڵی 2018 کۆچی دوایی نووسەر و ڕۆناکبیری گەورەی کورد دکتۆر جەمال نەبەز لە ئەوروپا و لە تەمەنی 85 ساڵیدا هەروەها ناشتنی تەرمەکەی لە گۆڕەسانی سەیوانی شاری سلێمانی
دکتۆر جەمال نەبەز یەکێک بوو لە نووسەرە کاریگەر و گەورەکانی بواری فکری نەتەوەیی و زمانزانی و لەو بوارەدا توانی خزمەتێکی بەرچاو بکات. دکتۆر جەمال نەبەز زیاد لە نیو سەدە بەهۆی نەعەدالەتی کۆمەڵایەتی کوردستانەوە لە دەرەوەی وڵات نیشتەجێ بوو، ئامادەی گەڕانەوەش نەبوو بۆ کوردستان. دکتۆر جەمال یەکێک بوو لە حەوت دامەزرێنەرەکەی کۆمەڵی ژیانەوەی ئازادی کوردستان، ناسراو بە کاژێک کە جوڵانەوەیەکی تەواوی نەتەوەیی بوون لە سەردەمی کۆماریدا. دکتۆر جەمال ساڵی 1933 لە شاری سلێمانی لەدایک بووە و بەشێک لە خوێندنی سەرەتایی بریتی بووە لە خوێندنی شەرعی حوجرە و زانستە ئیسلامیەکان. وڵە بینەرانی عزیز، هاوکارمان کاڵە کامەران راپۆرتێکی بۆ ئامادە کردوین لەسەر سیمینارێکە لە زانکۆکاندا بۆ خوێندکاران ئامادەکراوە بە مەبەستی هۆشیارکردنەوەی خوێندکاران لەسەر پرسە گرنگەکان. فەرموون با پێکەوە بینەرین. لە هەرێمی کوردستان کە من ئەو پرس و بابەتانەی ڕۆژ کە لە زانکۆ و پەیمانگاکاندا هەڵوێستیان لەسەر دەکرێت. لە زانکۆی سلێمانی سیمینارێک بۆ قوتابیان ڕێکخرا لەسەر بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژیژنان و ژیانی خاوەن پێداویستیە تایبەتەکان لە کۆمەڵگەی کوردیدا. هەڵمەتی بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژیژنان ڕێکخرا و چالاکەوانانی تایبەت بە مافی ئافرەتانی هێناوەتە جوڵە. بە بڕوای بەشێک لە قوتابیانی زانکۆ پرسی مافی ئافرەت و بەرەنگاربوونەوەی تونند و تیژی دژیان پرسێکە هێشتا پەیوەستە بە خودی ژن و خراپ مامەڵەکردن بە ناوی ئازادیەوە. زۆرترین ئەو تونند و تیژیانش بە پیاوان بەرامبەر بە ئافرەتان دەیکەن. سلێمانی سیمینارێک و زنجیرە چالاکیەکیان کرد بە بۆنەی ڕۆژی تونند و تیژی دژیژنان و ڕۆژی کەمەندامان. دیارە هەردووکی لە یەک بەرواردانیە، بەڵام چونکە بەرواردەکانیان نزیکە لە یەکەوە خرانە ئەم ڕۆژەوە هەردووکیان. ئەو تونند و تیژانی کە دەکرێت زیاتر لەلایەن پیاوانەوە بەرامبەر بە ئافرەتان نەکرێت، ئەویش لەبەر چەند هۆکارێک کە ئێمە لە سیمینارەکەمە هەموویمان ڕوون کردو و هەموویمان خستە بەرچاوی بینەرە. چالاکیەکانمان بۆ تونند و تیژی دژیژنان و کەمەندامانە کە ئەم دووچینە زۆر تایبەتە لە کۆمەڵگایەوە، گرنگێکی زۆرمان پێ ئەم دوو هەفتەیە ئێمە بەڕاستی. من چەند سیمینارێک پێشکەش کردو لەبارەی هونەری مامەڵکردن لەگەڵ کەسان کەمەندام خاوەن پێداویستی تایبەت. هەم با نەزان کە کەمەندام ئەوەیە کە جستەیان هزری کەمکوڕێک لە جستیان هزریان هەستیدا هەیە بەشێکی هەمیشەی کە ڕێگرە لە بەردەم چالاکیەکان ژیانیدا. چەندین ساڵە خاوەن پێداویستی تایبەتەکان لە هەرێمی کوردستان فەرامۆش کراون. گەرچی لە کۆمەڵگەی کوردیدا خاوەن پێداویستی تایبەتەکان ڕێزوستایشیان بەرز ڕادەگیرێ، بەڵام بە بڕوای قوتابیانی زانکۆ ژیانی ئەوان لای حکوومەتە. حکوومەت و کاربەدەستانی وڵاتیش لە ئاستی خراپی ژیانی کەم ئەندامان نین و ئاوڕیان لێ نادەنەوە. ڕۆژی جیهانی کەمەندامان ڕۆژێکی زۆر گەورە و پیرۆزە کە بەڕاستی خودای گەورە ڕێزی لە کەمەندامان گرتووە و یەکسانی بەدی هاتووە لە نێوان کەمەندامان و مرۆڤی هەموو مرۆڤەکان. خۆی گەورە یەکسانیەکی بەدی هێنراوە لە نێوانیاندا، بۆیە چۆن ڕێزی و مافی کەسانی لەش ساخ پارێزراوە لە کۆمەڵگادا بە تایبەتیش لە ئیسلامدا. بۆ ڕۆژی جیهانی کەم ئەندامانیش ئەوانیشی چیان کەمتر نیە وەک مرۆڤێکی ئاسایی ئەتوانن کارەکانی ڕۆژانیان جێبەجێ بکەن و هەروەها لەوانەیە زۆر بەتواناتریش بن لە کەسێکە هیچ کێشەیەکی نییە. بەڵێ ئێمە وەکو کۆلێژی زانستە ئیسلامیەکان بەشی پەروەردەی ئاین هەڵسەین بە سازدانی شانۆگەریەک بۆ کەم ئەندامان خاوەن پێداویستیەکان و هەروەها لەگەڵ ئەوەشدا ئەمڕۆیادی تونند و تیژی دژی ئافرەتانیش بوو. لەگەڵ ئەوەیە ڕێکمان خست شانۆگەرەکە باس لە دوو خێزانەکە، خێزانێکیان 4 منداڵی کەم ئەندامیانەیە، خێزانەکەی تریشیان هیچ کێشیان نییە و هەموو ژیانیان خۆشە، بەڵام لەگەڵ ئەوەشدا کە ژیانیان خۆشە ئەوە ناتوان سەرکەوتوو بن. ئەوەی کە هەیە من تایسە تێبینیم کردووە زۆر جار حکوومەت وەکو پێویست بەدەم هەندێک کەیسەوە نهاتوە. بۆ نمونە ڕێگەوبان و جادەکان تا ئێستا یاخود ئەو بینانی کە دروست دەکرێت تا ئێستا حسابی ئەوە نەکراوە کە کەم ئەندام چۆن بتوانێت بەو جێگە و ڕێگایانە بڕوات، کە ئەمە گرفتی زۆر جار بۆ کەسانی کەم ئەندام دروست کردو بە تایبەت ئەوانەی کە کێشیان لە قاچیانە هەیە ناتوانن بۆ هەندێک بینا، ناتوانن بۆ هەندێک شەقام، تەنانەت لە هەندێک شوێنی گشتیشا کە دروست دەکرێت وەکو پارک و باخ و شوێنە گشتەکان جاری وایە حساب بۆ شتانە نەکراوە. لە ڕاستیە ساڵ و بەرەنگاربوونەوەی مەسەلەی تون و تیژی ساڵ ڕۆژی بێت یا مەسائلی خاوەن پێداویستی تایبەت، ئێمە ئەم چالاکیانەی کە ئێستا
ئەم زانکۆ بە ڕێزە زانسە شەرعەکان ئەنجامی داوە زۆر گرنگە ئێمە پێویستی بەوەیە وعیەکان زیاتر دابەزێنین دەقە دینیەکان من پێم وایە تاکو ئێستش خەڵک باش لێ حاڵی نەبووە ئەبێ زیاتر تەرجمەیکەن بۆ مەیدانی عملی بە تایبەتی لە مەسەلەی تونند و تیژی دژی ئافرەتان کە نازانین ینی هەندێک لەوانەیە ئافرەت هەبێت کە تونند و تیژیشی بەرامبەرەکرێ خۆی نازانێەوە تونند و تیژە بەرامبەریەکرێ و ئەو بە ڕێزانەش کە تونند و تیژەکانەکان جاری وایە نازانێمە تونند و تیژێژنە قرار نییە بیکات لەبەرەوە بەڕاستی مەسلەی سیقە بوون بەخۆ متمانە بە کەسایەتی خۆت کە بە خوێندنەوە دەست پێەکە ینی تۆ دەبێت زۆر بخوێن تۆ تا متمانەت بە خۆت بەهێز بێ و کەسایەتیت بەهێز بێ بەرزی ئاستی زانست و زانیاری زانکۆ و پەیمانگاکان لە هەر کۆمەڵگایەکدا دەرخەری ئاستی ڕۆشنبیری تاکەکانێتی بۆیە پێویستە بەرپرسان و مامۆسایانی زانکۆ وەکو ڕابردوو زانکۆکان بکەنە شوێنی لێکۆڵینەوە و گەنگەشەی پرسە گرنگەکان بۆ ئەوەی زانست و زانیاری ببێتە هۆکاری ڕکابەتی نێوان خوێندکاران نەک مۆدێلگەرایی و خۆنمایشکردن کاڵە کامەران تایبەت بە پەیامی ڕۆژ سلێمانی لە تەواوی وڵاتە پێشکەوتوەکاندا زانکۆ مینبەر و مەیدانی جوڵاندن و چارەسەرکردنی پرسە گرنگەکانی ڕۆژ یا ئەو وڵاتەیە واتە زانکۆ دەتوانێت دەسەڵاتێکی کاریگەر بێت بەسەر کۆی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتەکانی هەر کۆمەڵگەیەکدا بەڵام لە کۆمەڵگەی خۆماندا ئەوەندەی هەست دەکەین کە زانکۆ بۆتە شوێنی خۆنمایشکردن و خۆدەرخستن و مۆدێلگەرایی و خۆڕازاندنەوە ئەوەندە نەیتوانیوە دەست بۆ پرسە گرنگەکانی ڕۆژ بە یام هیچ نەبێ ببێتە مینبەرێک بۆ هۆشیارکردنەوەی خوێندکاران کاتێکە لە قۆناغە جیاوازەکانی زانکۆدا دەخوێن و دەمێنەوە بۆ قسەکردن لەسەرم پرسە گرنگە و هەروەها تێکەڵکردنی ئەو راپۆرتەی کە هاوکارمان ئامادەی کردبوو لەبارەی هۆشیارکردنەوەی کۆمەڵگە لە ڕێی زانکۆ بەرامبەر بە مافی هەم ژن هەم خاوەن پێداویستی تایبەتەکان میوانداری زۆر بەڕێز مامۆستا هاجەر ئیسماعیل مامۆستای زانکۆ و ڕێکخەری ئەو سیمینارەمان کردووە بۆ نێو بەرنامەی پەیامی ڕۆژ مامۆستا هاجەر زۆر بەخێر بێ و سوپاس بۆ ئامادەبوون ئەرکی زانکۆ چییە و دەبێت چی بێ ئایا زانکۆ تەنها شوێنی وەکۆڵێ بەسەربردنی کات و مۆدێلگەرایی و خۆنواندنە یان بۆ ئەرکی زۆر گەورەتر و جەوهەری تری هەیە بێگومان ئێمە کە ئەڵێن زانکۆ یان جامیعە مانایەکی زۆر زۆر گەورە ئەبەخشێت و دوو چەمکیش هەیە ئێمە ئەبێت لە سنووری زانکۆیە بەڕاستی لەیکیان جاکەینەوە فێرخواز یان فێرکردن لەگەڵ تەفقیف و تەفقیفکردن واتە ڕۆشنبیریکردن فێرخواز لەوەیە خۆی ئەبینێتەوە کە زیاتر لە هۆڵەکانی محازەرات و ئەو منهەجەی کە بۆی دیارکراوە بەڵام خۆ ڕۆشنبیرکردن ئەمە شتێکە کەمێک جیاوازترە لەبیتر واتە لە دەرەوەی هۆڵی محازەرات پێویستە خوێندکار گرنگی پێ بدرێ و توانەکانی دەربخرێ و هەروەها ئەو پرسە گرنگانش کە باستان کرد دیسانەوە خوێندکار هەوڵی بۆ بدە و بە دوایە بگەڕێ و بیخاتە ڕوو ئەو زانیارە لە خوێندکارە بۆ خوێندکار بڕوە ئەو نەمەتە بەجێ بهێڵەرێک کە ئیتر هەر مامۆستا خۆی با بڵێن محازر بێ خۆی گفتوگۆ بکە خۆی شتەکان بخاتە ڕوو هەوڵ بدرێت کە عەقڵ و مێشکی خوێندکار بجوڵێنێت تاکو بە دوای زانیاریە بگەڕێن بە دوای زانستا بگەڕێن و لە هەمان کاتە پێشکەشی بۆ بەرامبەرەکانیان واتە خوێندکار بکەین هەم بە مامۆستا هەم بە فێرخواست کەواتە ئەرکی خۆڕۆشنبیرکردنی خوێندکار ئایا ئەکەوێتە ئەستۆی ئەو خوێندکارە خۆیان دەبێت بە هاوکاری مامۆستاکانی بێت و لە ڕێگەی سازانی سیمینارەوە ئەتوانن خوێندکاران ڕۆشنبیر بکەن و هۆشیاریان بکەنەوە لەسەر پرسە گرنگەکان بێگومان هەردوو لە دەوری خۆی هەیە بەڵام بە دەرەجەی یەکەم پێویستە مامۆستایانی زانکۆ پێویستە کۆلێجەکان گرنگی بە خوێندکار زیاتر بدەن و بابەت بخەنە ڕوو چۆنەڵی ئەوان ببن بە کلیلێک بۆ کردنەوەی یەک دنیا دەرگای جیاواز کە بۆ گەنج و بۆ خوێندکار گرنگە بە دوایە بڕوە بیوروژێنێ بیخاتە ڕوو چ لە ژیانی خۆی بێت بۆ دەوروبەرەکەی بێت بۆ کۆمەڵگەکەی بێ و چ بۆ وڵاتەکەشی بێ ئەتوانم بڵێم مامۆستاکان زۆر ڕۆڵێکی گەورەیان هەیە لەوەی کە خوێندکار بجوڵێنن وایان لێ بکەن کە بە دوای شتا بگەڕێن و ئەم سیمینارانەش کە کرا بەڕاستی بەشێک بوو لەوەی کە ئێمە توانیمان لەو ڕێگەیە کۆمەڵی خوێندکار کۆمەڵێ بابەت بخەینە بەردەستیان دەیفەرمو بڕۆن ئەوە ڕۆژێکی ئاو هەمانە هەیە ئێوە بڕۆن بە دوای ئەو شتانەیە بگەڕێن زانیاری کۆکەنەوە پاشان ئەوەی کە خۆتان وەریەگرن بیبەخشن بە گەنجانی تری هاوتەمەنی خۆتان چکە بمانەوە نەمانەوەی ئەوەی
گەنج لە گەنجەوە شت وەرەگرێ لەوانەیە شتەکانی کە وەکو تەقلیدی وا بێ زۆر ئەو گرنگیەی نەبێت. ئامانجتان لە ئەنجامدانی ئەم سیمینارە چی بوو؟ بەڵێ ئێمە لە دوو ڕۆوە دوو پەیاممان ویست بیگەێنین بە بەشداربووان یا ئەوانەی کە میوانن لە چالاکیەکەیە. یەکەم پرسی کەمەندام و خاوەن پێداویستی تایبەت بوو، دووهەم پرسی ئافرەتان بوو. هۆکارچی بوو ئەم دوو پرسەتان بەیەکەوە کرد؟ بەڵێ طبعاً زۆر کەس ئەو پرسیارە ئەکا بەڕاستی خاڵی هاوبەش زۆرە لە نێوان ئەم دوو توێژەیە، چێ ئافرەتان چێ کەماندامان، چونکە ئەم دوو توێژە هەر لە کۆنەوە ڕوبەڕووی چەندین ئازار و ئەشکەنجەی دەرونی و جەستەیی ئەبنەوە لە نێوان لەلایەن کۆمەڵگە و لەلایەن مرۆڤەکانیشەوە. تەنانەت فەیلسوفەکانیش بە چاوێکی با بڵێن کەم سەیری ئەم توانایان کردو، توانای ئەم دوو توێژەیان کردووە. بۆ نمونە سوقرات ئاڵێ ئافرەت وەکو درەختێکی ژەهراوی وایە، بەڕووکەش جوانە بەڵام کە باڵندە لێی بخوات ئەیکوژێ. و ئەفلاتۆن لە مەدینە شارە گەورەکەی خۆیان شارە نمونونەکەی خۆیان کاتێککە باسی کەماندامەکە ئەڵێ ئەمانە پێویستە لە ناو ببرێن لەبەرەوەی بارن بەسەر کۆمەڵگەوە. ژەڵێمانەوە بۆ بەهێزەکانە بەڵێمانەوە بۆ بەهێزەکانە ئەتر چەندی حتا لە ئاینەکانی شاکاتێک ئاین هاتۆتە ئاراوە. بۆ نمونە لە ئاینی مەسیحدا ئافرەت بۆی نەبووە ئنجیل بخوێنێتەوە چکە بە گیانێکی پیس تەماشا کراوە. و لە ئاینەکانی کەشە حتا لە ئاینی ئیسلامی شاکاتێک کە کەم ئەندام ینی ڕۆڵێکی باش با بڵێن گرنگێکی باشی دراوەتێ، خانەی تایبەتی بۆ دروستکراوە، خواردنەوەی بۆ دروستکراوە، بەڵام هێشتا بە پێویستی کەمەندام نەبوو، چونکە پێویستی کەمەندام ئەوەی پێویستی بە ڕۆڵ پێدانە، ئەوەی پێویستی بەوەیە کە ئەتیمان بە توانەکانی بدرێ، ئەوە پێویستی بەوە نییە کە خواردنەوە بخرێتە بەردەسی و بۆ خۆی بەبێ ڕۆڵدانیشێ. بەڵام کاتێک کە ئاینی ئیسلام لە سەردەمی پێغەمبەردا ئەگەر ئێمە تەماشا بکەین بە عکسەوە کەم ئەندامیش و ئافرەتیش لەو سەردەمانەدا زۆر گرنگیان پێدراوە، ڕۆڵی سیاسی، کۆمەڵایەتی، سەقافی، ئابووری هەموو ئەو ڕۆڵانەیان پێدراوە. و لەم ساڵانەی دواییشە هەر ئاینی ئەم دوو توێژە بە هەوڵی ڕێکخراوەکان، بە هەوڵی با بڵێن چالاکوانەکان لەو بوارەدا چەندین با بڵێن هەوڵیان ناو تاوان کردووە یەک دنیا ڕێکەوتنامەی نێودەوڵەتی بێتە ئاراوە کە تایبەت بێ بە مافەکانی مرۆڤ و لە نێوان ئەوانیشە مافەکانی ئەم دوو توێژە. باشماوەساجر بۆچی زانکۆ لە وڵاتی ئێمەیە کاریگەری لەسەر بڕیار و بیرکردنەوەی سیاسی و حکومڕانی ئێمە نیەواتە بەرپرسەکانمان بۆ وێنەگرتنێک یا بۆ پێشوازیکردنێکی ڕواڵەتیانە لە خاوەن پێداویستە تایبەتەکان بە زەردەخەنە دەکەن، ئامادەن دەستکەنە ملیان وێنەیان لەگەڵا بگرن. بەڵام کاتێک کە دێتە سەر ئەرزی واقع لە دابینکردنی ژیانێکی مرۆڤانە بۆیان یا لەوەی کەوا بیکەنە پێوەرێکەوە لەسەر شۆستە و شەقام و باڵەخانەکانە ڕێڕەوێک یان بۆونە جادەیەکی تایبەت بە کەمەندام بێ، ئەسڵەن تا ئێستا ئەمە نەچۆتە بواری جێبەجێ، واتە تەنها شتێکی ڕووکەش و ڕواڵەتیانێ. بۆچی کاربەدەستانی ئێمە لە بڕیار و بیرکردنەوەیانە تا ئێستا ئامادەنین بچووکترین ماف یا کەمترین ماف بە خاوەن پێداویستی تایبەت بدەن؟ بۆچی زانکۆ نەیتوانیوە ئەم ڕۆڵ و کاریگەریە بگێڕێکەوە بتوانێت کاریگەری لەسەر دەسەڵاتداران دروست بکات؟ بڵێ بەداخەوە پرسی کەسانی کەماندام و خاوەن پێداویستی تایبەت پرسێکی تا ڕادەیەک پەراوێز خراوە لە هەموو ڕووەکانی باڵێن کۆمەڵگەی ئێمە و بە تایبەت لە ڕوانگەی زانکۆوە، چونکە زانکۆ بەڕاستی مەفرۆز وایە مەزدەر یان سەرچاوەی پرسە گرنگەکان بێت، سەرچاوەی وروژێنەری پرسەکان بێت، چونکە ئاشکرایە لای هەمووان کە گەنج ئەتر لە قمەی تاقە و قمەی وزە و قمەی هەڵس و کەوتایە. ئێمە ئەو تەمەنەی گەنجانمان بەداخەوەیانی نەخۆستۆتەوە، هەروەها دەسەڵاتیش دیسانەوە ئەو تەمەنەی مرۆڤەکانی نەخۆستۆتەوە بۆ ئەوەی بیوروژێنێت و هەڵ بدەن ئەو پرسە گرنگانە بڵاوکەنەوە بگەێنن بە دەسەڵاتی بەرزتر. خاڵێکی تر ئەوەیە کە لە ناو دەسەڵاتدا بەداخەوە تا ئێستا کەسانێک نین کە کەم ئەندامی خاوەن پێداویستی تایبەت بێت تاکو بە جوانی ئەوەی کە هەیەی بیخاتە ڕوو بمانەوە نەمانەوە هەر کەسێک خۆی کەم ئەندام نەبێ یا لە زروفێکانەژێ هەست بۆ زروفە ناکە. 100 ساڵ یاسای کەم ئەندامان دەربچێ و بڕگەکانی بڵاو بکرێتەوە، بەڵام لەبەرێ ئەو کەسە خۆی لە ناو واقعەکەیان ناژێ، ناتوانێت ئەو مافانە ئەو خاڵانە بخاتە ڕوو. لە ئێستادا ئێمە وەکو کەمەندامان وەکو ڕێکخراوە کەمەندامەکان سەرقاڵی با بڵێن هەموارکردنەوەی یاسای کەمەندامانین، ئەوە ئێمەین ئەتوانین ئەوە بکەین. ئەندام پەرلەمانێک کە هیچ کێشەی جەستەی نییە ناتوانێ معاناتی من بخاتە ڕوو، ناتوانێت داواکاریەکانی من لە چوارچێوەی یاسایەکە جێ بکاتەوە. تەنها ئەو کەسانە ئەتوان کە خۆیان لە ناو واقعەکەیە ئەژین و خۆیان ئەو ئازارە ئەچێژن
بەو شێوەیە ئەتوانن بیکەن گەنجانیش بێگومان ڕۆڵێکی گرنگیان هەیە کە ئەم وشیارکردنەوەیان پێ بدرێت ئێمە لە ڕێگەی ئەو شانۆگەرەی کە پێشکەشمان کرد لەو چالاکیەدا بۆ هەموو گەنجان و بۆ مامۆستایانیشمان خستە ڕووکە کەسانی کە مەندام و خاوەن پێداویستی تایبەت کەسانێکی بەتوانان بەڵام بەمەرجێ ئەگەر ڕێوشێنی جوانیان بۆ بخرێتە ڕێوشێنی باش و پێویستیەکانیان جێبەجێ بکرێ ئەتوانن بگەن بەو شوێنانە نمونەشمان بۆ هێنانەوە کە زانکۆی سلێمانی بە تایبەتی ساڵانە چەندین کەسی کە مەندام و خاوەن پێداویستی تایبەتیادا تەخەڕوج ئەکات یادا ئەبن بە معیدیادا ئەبن بە مامۆستای زانکۆ خزمەت بە پرۆسەی خوێندن ئەکەن ئەمانە هەر هەمووان کۆمەڵێ بربەستی زۆر قورس هاتوتە ڕێگەیان تا توانیانە بگەن بەو ئاستا لە ڕێگەی ئەو شانۆگەریەوە ئێمە ئەو بربەستانەشمان خستۆتە ڕوو و ئەوەشمان خستە ڕوو کە ئەمانە فعلەن بە توانا بوون کە توانیان ئەو بربەستە قورسانە ببڕن لە پێنا ئەوەی کە بگەن بە ئامانجێک بگەن بەوەی کە پلەیکی بەرز لە ڕووی ئەکادیمیەوە بەدەست بێنن بۆیە ئەتوانین بڵێن زانکۆ ڕۆڵێکی گرنگی هەیە لەوەی کە گۆڕانکاری لە وڵاتدا بکات گۆڕانکاری لە سیستمەکاندا بکات لە دەستوردا بکات لە پرسەکاندا بکات زۆر باشە وەک دەزانین کە لە چەند ڕۆژی ڕابردوودام سیمینارەت هەن ئەنجامە لەسەر پرسی توندوتیژی دیژی ژنان و خاوەن پێداویستە تایبەتەکان توانیتان کاریگەریەک لەسەر ئەو خوێندکارانە لەسەر ئامادەبوانی ناو ئەو سیمینارە دروست بکەن تا بتوانن لەو ڕێگەوە پرسەکانی دیکەش بە شێوەیەکی سیمینار تەقدیم بکەن و کاریگەریان هەبێت بەڵێ بێگومان دوایەوەی کە ئەو چالاکیە ئەنجام درا ئەو کاردانەوەی کە ئێمە لە ئامادەبووان بینیمان بەڕاستی ئومێدی ئەوەی پێبەخشین کە فعلان ئەم جۆرە چالاکیانە کاریگەری زۆر زۆری هەیە و ئەتوانێت تەنانەت نەزڕەی ئەو خەڵکانش تێڕوانینی ئەو خەڵکانش بگۆڕێ و هەوڵیش ئەدەین بۆ لەمە دوایش ئینشاءالله ئەگەر با بڵێن سەرۆکایەتی زانکۆ یا لە باڵاکانی تری بواری ئەکادیمیان بواری زانکۆ هاوکارمان بێت شتی زیاتریش پێشکەش بکەین بۆ ئەی ئتر جوڵە لە ناو گەنجەکانەوە زیاتر دەست پێ بکات و بورژێنرێت زۆر باشە ئێوە ئەو پرسانەتان چۆن تەقدیم کرد بە چ شێوازێک ڕوونکردنەوە تانیاوە بۆ ئامادەبووان بۆ نمونە پرسی توندوتیژی دیژی ژنان بێت یاخود خاوەن پێداویستە تایبەتەکان وەک لە راپۆرتەکەشان نمایشێکمان بینی ئێمە لە دوو شوێن بە دوو شێوە خستمانە ڕوو یەکەمیان شێوەی سیمینار بوو کە کۆمەڵێک خوێندکار پێشتر ئێمە تەنها مەوزوعەکانماندانێ مناسبەیەکی وامان هەیە فەرمو ئێوە بڕۆن بە دوای ئەم بابەتەیە بگەڕێن و زانیاری کۆکەنەوە و پاشان ئارزی بکەن چون بزەبت ئەوەی کە ئێمە ویستمان بە جوانی کۆیان کردەوە زانیاریەکان خوان پڕچەک کرد لە زانیاری و پاشان ئەوەش کە هەیەیان بوو پێشکەشیان بە ئامادەبووان کرد شێوازەکەی ترشی شێوازی شانۆگەری بوو ئەوە کە ئەتوانین یەکەم جارە لە سەر ئاستی زانکۆدا کە شانۆگەریەک تایبەت بێ بە پرسی کەسانی کە مەندام و خاوەن پێداویستی تایبەت تەواو بە معانات و کێشەکانی کە مەندام بەرجەستە بکە لە چوارچێوەی شانۆگەریە کە تەمسیلی بکات لە ڕێگەی ئەوەوە ئێمە توانیمان پەیامێکی گەورە بگەێنین بەوەی کە فعلەن کەسانی کە مەندام خاوەن بەتوانان و هەروە بەراوردمان کرد بە خێزانێکی تر کە ئەوان هیچ کێشەی جەستەییان نییە بەڵکو باڵێ سەر و خێزانەکەیش کەسێکی دەوڵەمەندە هەموو شتێکی فەراهەم کردو بۆ مناڵەکانی لەگەڵ ئەوەشدا مناڵەکانی نەبوون بە کەسانێک کە سەری دایک و باوکەکان بەرزکەنەوە یان هیچ نەبێ بۆ خۆیان کەساتێک بۆ خۆیان دروستکەن ئەوانەی کە بەشداریان لە نمایشەکە کرد هەمویان خاوەن پێداویستی تایبەت بوون نا خوێندکاری هەر بەشی پەروەردەی ئاین بوون هۆکار چی بوو کە خاوەن پێداویستی لە ڕاستیدا من بەبەستم بوو کە ئەوان ڕۆڵی ئەوە ببین بۆی خۆشیان لە ناو واقعەکەیە بژین ینی ئەوان خۆشیان بەشێ بن لەو معاناتەی کە ئەوانی تر کە کەسانی کە مەدام و خاوەن پێداویستی تایبەت هەستی پێکە خۆیان لە ناو ئەو واقعەیە بژین بۆی سبینێ ئەگەر ویستیشیان ئەو پەیامە بگەێنن بە خەڵکانی کە بتوانن بە باشی بیگەێنن چونکە تایە ئەگەر بۆ لەحزەیەکیش بێ ئەگەر بۆ تەمسیلیش بێ خۆیان لە ناو ئەو واقعەیە ژیاون زۆر باشە من مامۆستای زانکۆ و مامۆستای ئاینیم لە راپۆرتەکەدا بینی لە ئەست کاربەدەستانی زانکۆ بە شێوەیەکی گشتی و کاربەدەستانی حیزبی حکومی کە سەرنجام هەر ئەمانن ئەتوانن هەم لە ڕێی حیزبەکانیانە هەم لە ڕێی ئەو پلە و پۆستە حکومی کە هەیەە دەتوانن شتێ بکەن یام دەنگی ناڕەزایەتی و کێشە گرفتەکانی کەمەندام و توندوتیژەکانی دژی ژنان بگەنە سەروی خۆیان یا دەسەڵات تا چەند ئەوان حزوریان هەبوو لەو سیمینار و چالاکیی ئێوەدا بەڵێ لە ڕاستیدا مامۆستایانی بەشەکانی خۆمان کە مامۆستایانی ئاینین بەشێکی باشیان تا کۆتایی چالاکیەکانمانەوە و شان بەشانی خوێندکاران هانیان ئەدان و تەرجیعیان ئەکرد و دەستخۆشیان لێ ئەکردن بەڵام بەداخەوە کار بەدەستان و پلە باڵاکانی زانکۆ
زۆر نەمانەوە تا کۆتایی کە ئەمەش گلەیە کە بەڕاستی من نەک هەرتەنها لەم چالاکیەی کە ئێمە کردومان لە هەموو چالاکیەکانی تایبەت بە خوێندکاران مەفروزە هەمویان تا کۆتایی چالاکیەکە لەگەڵ خوێندکارانە بمێنە و گرنگیان پێ بدەن وا لە خوێندکار بکەن ئتر هەست بکە ئەمە فعلەن جۆی لێ ئەگیرێ لەلایەن کەسێکی باڵاوە چکە بەڕاستی ئێمە زۆر جار کە پەیامێک ئەگەێنین هەندەی مەبەستمانە ئەوانەی کە کار بەدەستن جویان لێبێ ئەوانەی کە دەسەڵاتدارن و لە پلەی بڕیاردانان جویان لێبێ ئەوە پێویستمان بۆ نییە کە خەڵکی ئاسایی جوێی لێبێ ئەوانیش گرنگە بەڵام لەوان گرنگتر کار بەدەستانن ئەوانن کە بڕیاریان بەدەستە ئەوانن کە ئەتوانن ئەو واقعەتاڵی کە ئێمە ئەیخەنە ڕوو گۆڕانکاری تێدا بکەن و بیکەن بە واقعەکی شیرین بۆیە پێویستە ئەوان ئامادەبوونیان هەبووە هەتا کۆتایی چالاکیەکان نەک هەر لەمە لە هەموو چالاکیەکانی تری زانکۆ گرنگترین ئەو بابەتانەی کە بەڕێزت پێشتر ئاماژەت پێکرد کەوتە چەند بابەتێکمان دیاری کردو بە خوێندکارانمان وتۆ کە خۆیان بە دوای زانیاریە بگەڕێن و تەقدیمیکەن گرنگترین ئەو بابەتانە چی بوون؟ ئایا لەسەر هەردوو پرسەکە بوو یاخود تەنها لەسەر پرسی تونند و تیژی خۆی ڕۆژە ئەو ڕۆژەی کە ئەو چالاکیی تیادا ئەنجام درا ڕۆژی 3/12 بوو کە ڕۆژی جیانی کەسانی کە مەندام و خاوەن پێداویستی تایبەت بوو بەڵام هەردوو پرسەکە گرنگی خۆی هەبوو زیاتریش ئەومان خستە ڕۆکە ئایا ئاینی ئیسلام تا چەند گرنگی بەم دوو توێژە ئەدان بۆ نمونە زۆر جار کاتێک کە پرسی ئافرەت دێتە ئاراوەیان باس ئەکرێ زۆرێک لە خەڵکانی یەکسەر دێن هجوومەکەنە سەر ئاینی ئیسلام بە بیانۆی ئەوەی کە ئەمە زۆرێک لە مافەکانی ئافرەتانی پێشێل کردووە بەڵام لە ڕاستیدا خۆی وانە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ مێژوو بۆ وەکو تێڕوانی فەیلسوفەکانیش تەنانەت کە باسم کرد بگەڕێنەوە بۆ ئەوانە ئەبینین کە گرنگترین مەکانەت کە بە ئافرەت درابێت لە ئاینی ئیسلامدا هەبوو و ئاینی ئیسلام توانوێتی پڕاوپڕ بێت لە خواست و داخوازیەکانی کەسانی کەم ئەندام و خاوەن پێداویستی تایبەت. زۆر باشە ماوە ساجر دوای ناوبڕێک دێنەوەلات و درێژە بە گفتوگۆ و پرسەکەمانە دەین یان باز لە گرنگی و پێگەی زانکۆکەین لە یەکلاییکردنەوە و جوڵاندنی پرسە گرنگەکانی ڕۆژ. بەڵێ خۆشەویستان ناوبڕێکی کورد وەرەگرین و دواتر درێژە بە گفتوگۆکەمانە دەین. چۆن پرسە گرنگەکان لە ناو زانکۆکاندا یەکلایی بکرێنەوە ئەمە تەوەری یەکەمی بەرنامەکەمان و درێژە بەم تەوەرە و بەم گفتوگۆیە دەگەین لەگەڵ بەڕێز مامۆستا هاجەر ئیسماعیل مامۆستای زانکۆ و ڕێخەری سیمیناری هۆشیارکردنەوەی قوتابیانی زانکۆ. مامۆستا هاجەر لە حاڵێکدا کە زانکۆ وەک پێشی ژاماژەم پێکرد بۆتە شوێنی مۆدێلگەرایی خۆنواندن ینی قوتابی ئێمە ئەوەندەی گرنگی بە جلوبەرگ و بە میکیاج و بە ئۆتۆمبیلەکەی و بە مۆبایلەکەیدا لەوە چێک گاڵتە بە منێگەکە کە کتێبێکم بەدەستەوەی گاڵتە بە تۆکە کە سیمینارەکەی گاڵتە بەوەی دیکە دەکات کە دەیەوێ بە هاواڵاکان یا معریفە و زانست لە زانکۆدا برێوێکی ئەو تۆی پێ بدرێت. ئایا لەم حاڵەدا یا لەم ئەگەرەدا کەوا زانکۆ ئەوەندەی بۆتە مۆدێلگەرا بۆتە شوێنی ڕواڵەتگەرایی پرسە گرنگەکان دەتوانن جێی خۆیان بگرن و یەکلایی بکرێنەوە لە نێو زانکۆدا بەتابەت لە نێوچینی قوتابی و خوێندکاراندا. ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ مێژوو ئەبینین کە زۆربەی شۆڕشەکان و زۆربەی ئەو شتانەی کە کاتی خۆی بۆتە هۆکاری ئەوەی کە تەنانەت دەوڵەتێک دروست بێت لە ناو چینی گەنج و بەتایبەتی لە ناو زانکۆدا ڕاپەڕیوە و دروست بووە. بۆیە ئەومان پێ ئەگەێنێ کە پرسەکان بەڵێ گرنگە گەنج ئەتوانێت ئەوانە بکات بەڵام لەبەرەوەی لە ئەمڕۆدا زیاتر گرنگی بە ڕووکەش ئەدرێت گرنگی بە جلوبەرگ ئەدرێت گرنگی بە ئەو شتانە ئەدرێت کە ئەسڵەن مرۆڤ بەرەو لە ناوچوونی معریفە ئەبات ئەوە گرنگی بۆ نادرێت کە خوێندکار هاان بدرێت تاکو بە دوای پرسە گرنگەکانە بگەڕێ. بۆ نمونە ئێمە ساڵانە نازان فستیڤالە بۆنەیە کە چیە هی شاجوانی زانکۆ من حەزەکەم ینی پرسیار لەو کەسانە بکەم کە هەڵ ئەسن بە ئەنجامدانی ئەم جۆرە بابەتانەیە ئەم جۆرە فستیڤال و نازانم کۆنفرانسە چییە یا مسابقەیە پێشبڕکەیە گرنگی ئەمە لە چیدایە حکمەتی ئەمە لە چیدایە کەسێک کە با بڵێن جوان بێت یا ڕووکەشی یان جلوبەرگی جوان بێت یان ناشرین بێت ئەمە چی پەیامێک ئەگەیانێت بە دەوروبەرەکەی. بەڵام ئەگەر بین لەو لاوە ساڵانە کۆمەڵی پێشبڕچێ بکەین لەسەر زانست لەسەر معریفە لەسەر داهێنان لەسەر کۆمەڵیشت کە گرنگە بۆ ئەمڕۆی وڵاتەکەمان سیرەکەین گەنج ئەنجا بە دوای ئەوانەیە ئەگەڕێ فعلەن ئەگەر تۆ پێشبڕچێ لەسەر بکە ئەگەر تۆ خەڵاتی لەسەر وەربگری ئەگەر تۆ توانەکانت
دەربخرێ ئەو کاتە بەدوای ئەوەی ئەگەڕێ ئەوە زیاتر بەدوای چارەسەرکردنی کێشەکان گرنگترین پرس کامانن کە گرنگیان بۆ خوێندکار هەبێت و بتوان خوێندکاران هۆشیار بکەن و سوودی لێوە بگرن زیاتر ئەو هینانەی کە پەیوەندی بە زانست و بە علم و بە عقل و بە معریفەوە هەیە ئەوانەی کە پەیوەندی بە چاکردنی کۆمەڵگەی کوردیان لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەوانەی کە پەیوەندی بە ئابووریەوە هەیە ئەوانەی کە پەیوەندی بە بڵێن بە بڕیاردانەوە هەیە ئێمە مەسیری یەک دنیا خەڵک هەیە توێژ هەیە لە وڵاتی ئێمە بەڕاستی نادیارە هەر بۆ نمونە ئافرەتان ئەگەر سەیری بکەین زۆرێک لە مافەکانیان پێشێل کراوە ئەگەر ئێمە گەنج و چینی گەنج نەتوانێت لەسەر ئەم پرسە بدوێ و ڕاو بۆ چوونی خۆ پێشنیاری خۆی بەرزکاتەوە بۆ دەسەڵات ئەگەر پرسی کەم ئەندام ئەگەر لایانی ئابووری لایانی زانستی لایانی با بڵێن نەهێشتنی فقر و هەژاری ئەمانە هەمووی ئەگەر لە ناو چینی توێژی گەنجانە باز بکرێ و بەرز بکرێتەوە زۆر جیاوازترە لەوەی زۆر باش مامۆستا کۆتا پرسیارم زۆر بە کورتی دەستی حیزب ململانەی حیزب دەستێوەردانی دوو حیزبی دەسەڵاتدار لە نێو کرۆکی زانکۆ و حرەمی زانکۆ تا چەند وای کردووە کە زانکۆ ڕۆڵی یەکلاییکردنەوەی پرسە گرنگەکان یا پرسە جەوەریەکان لە دەستدا و ئەو ڕۆڵە نەگەڕێ کە بەڵێ ئێمەشدان بەوە ئەنین کەوا زۆربەی زۆری شۆڕشانی دنیا قوتابیانی زانکۆ و مفەکیرەکانی زانکۆڵیانگی ساندۆ بەڵام لە ئێستادا باوەڕ ناکەم قوتابی ئێمە ئەوەندە بێ ئینتیما کراوە هەر بەرامبەر بە نیشتیمانەکەیان بەرامبەر بە زانکۆ تااقەتیەوەشی هەبێ هێلکەیە بشکێنە بگاتە دەوڵەتێ بە چۆکا بێنێ بەداخەوە کە ئەوە گەورەترین هەڵەیە یان گەورەترین ناڕێکترین سیستمە یان ناڕێکترین هەنگاوەکە لە ناو کۆمەڵگەی حرەمی زانکۆیە ئەکرێ ئەوش تێستێوەردانی حزبایەتیە لە ناو حرەمی جامیعە ئێمە کاتێکە ئەڵێن حرەمی جامیعە واتە ئەبێ بزانی کە ئەمە هەرچی شتێککە لە بەرژەوەندی مرۆڤ نییە حرامە بچێتە ناو ئەو منبەرەوە ئەو کۆمەڵگەیەوە بۆیە کاریگەرێکی زۆری لەسەر ئەوە کردووە کە زۆر جار بتەوێ پرسێک بوروژێنی سیرەکەی لەولاوە پشگیرێکی لایەنە سیاسیەکانی ئەوێ یان کۆمەڵێک خەڵک کە هەڵسوڕێنەری ئەوینان کە سەر بە حزبێکن کاتێش کە چالاکیەکە ئەنجام دەیت ئەو چالاکیە ناچێتە چوارچێوەی کۆمەڵی خوێندکاری با بڵێن سەر بەخۆوە یەکسەر نەمەتێکی حزبەتی وەرەگرێت و ئەچێتە چوارچێوەی چالاکی فلانە حزبەوە بۆیە ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە ئەبێ هەوڵی بۆ بدرێت کە ئەوە نەهێنەرێ حزبەتی تێکەڵ بە زانکۆ نەکرێت بە شوێنی منبەری فێربوون و فێرکردن نەبێت بەڵکو گەنجان بەبێ جیاوازی بەبێ ئەوەی تەماشای حزبەکان بکەن پرسەکان هەر هەمووی بخەنە ڕووگرنگی بە هەموو لایەنەکان بن نەک لە ڕووی حزبەوە بەڵکو لە ڕووی کۆمەڵایەتەوە لە ڕووی پێویستی کۆمەڵگەوە لە ڕووی پێویستی تاکەکانەوە بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا هاجار ئیسماعیل مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونەوە زۆر سپاس بۆ دەستان خۆش بەڵێ خۆشەویستان تەوەری دووەمی بەرنامەکەمان قسەکردنە لەسەر بەهرە و توانە و لێهاتوویەکانی قوتابیەکی کورد کە ئێستا ڕاستەوخۆ لە ئەڵمانیاوە دەچینە لای لە ڕێی سکایپەوە کاک ڕامیار عەلی کە یەکەمی کۆلێژی خۆی بووە لە بواری ئەندازەی میکانیک مامۆستا کاک ڕامیار سڵاوی خوارد لێبێ سپاس بۆ دەرفەتە پیرۆزباییەکی گەرمت لێەکەین بە هیوای سەرکەوتن و بەدەزێنانی نمرەیەکی تر و ئێمە وەکو کورد و کوردستان شانازیت پێوەکەین. عليكم السلام ورحمة الله كاك ڕامیار زۆر خۆشحاڵم زۆر سپاسەکەم سەرەتا پێمان خۆشە بزانین ئەو سەرکەوتنە بەرچاوی بەڕێستان لە کۆلێژەکەی خۆتان و لە ئاستی کۆلێژەکەی خۆتان بۆمان باس بکەن بۆ بینەران چۆنی بووە و بڕوانامە و بە کۆلێ سەرکەوتنەکەی جەنابتان چۆنی بووە لە چه بوارێکدا بووە؟ من خوێندکاری کۆلێژی ئەندازیاری بووم لە شاری هەولێر ئەم ساڵی 2018 زانکۆم تەواو کرد یەکەمی 8 ساڵەکەی کۆلێژی ئەندازیاری بووم لە سەرئاستی بەشەکەی خۆشم و چوارەمی سەرەکی کولی گشتی لە کۆلێژی ئەندازیاری بووم لە هەولێر لە قۆناغی سێە 15 تەلەبە بووین لە سەرئاستی عێراق نردیانین وڵاتی ئەڵمانیا بۆ تەدریسی کۆلێژی ئەندازیاری لە وڵاتی ئەڵمانیا لە زانکۆی پرایڤێت. بەڵێ کاک ڕامیار ئەم سەرکەوتنەی بەڕێستان بەدەزێنانی پلەی یەکەم لەسەر ئاستی زانکۆی خۆتان بەتایبەت لە ئەڵمانیا چ دەنگدانەوەیەکیە بوو یا مامۆستاکان چۆنی ئەم هەوڵ و سەرکەوتنەی جەنابتیان بەرز نرخاند؟
من ئەو کاتی کە لە قۆناغی تێگەڕامەوە زۆر حەزم لەوە بوو کە بگەڕێمەوە ئەڵمانیا، بەڵام نەمەزانین چ هۆکارێک بدۆزمەوە، چونکە خوێندن لە لێرە کەمێک ئەگەر کۆلەشیب نەتوانی پێیاقی خوێندن ناڕەحەتە، لێرە مەسوولفاتێکی زۆر زێر پێویستە. هەر بۆ هۆکارەوە کە دوای کۆلێژی ئەندازیاریم تەواو کرد لە شاری سلێمانی لە کۆمپانیایەکی شمە کرد ماوەیەک تقریباً 2-3 مانگێک. شەیەکیان سەرۆکی زانکۆی پۆلیتەکنیک لە هەولێر تەلەفۆنی بۆ کردم، وتی نیازمان هەیە بنێرینە وڵاتی ئەڵمانیا توێژینەوەیەکی بەکالیۆز بکەیت لەسەر ئاستی ماستەرە، بەڵام توێژینەوەکە شەهادەکی لە کۆتاییە بەکالیۆزە. سەرپەرشتیەکەم لەلایەن سێ مامۆستا و 2 پرۆفسۆرێکیان لە زانکۆی هەولێرەوە لە کۆلێژی ئەندازیاریەوە، ئەمریکیشیان لێرەیە مامۆستای پرۆفسۆرێکە لەگەڵ مامۆستایەکیش کە سەرپەرشتی مەکە ئەم کۆ سوپەرڤایزەرمە ماستەری هەیە لێرە لە وڵاتی ئەڵمانیا لە زانکۆی دێلێتەوە. زۆر باشە کاک ڕامیار، ئایا تا ئێستا بەدەر لە تۆ هیچ خوێندکارێکی کورد لە کۆلێژەکاندا بانگێشت کراوە بەمبەستی توێژینەوەیەک لە بوارەکەی خۆیدا بۆ ئەڵمانیا؟ بەنسبەت ئەم ڕێگاتازی کە ڕێکخراوی داد بەکاری هێناوە لە وڵاتی ئەڵمانیا، ئەم ڕێکخراوە هەڵەتە بەیەکەوە بەستنی زانکۆکانی هەرێمی کوردستان لەگەڵ زانکۆکانی وڵاتی ئەڵمانیا کە 133 زانکۆن لە سەر ئاستی ئەڵمانیا، زیاتر ئەو تەلەبانی کە تەلەبە یەکەمەکانن ئەوانی کە بە بەلاش بە سکۆلەرشیپ دێنە ئێرە، یان ئینتەرشیپ یان فیلۆشیپە، هەچ کامێکیان بێ کە دێنە ئێرە سکۆلەرشیپەکەن بۆ ماستەر و دکتۆرا و بەکالێرۆسیش. ئەم ڕێکخراوە ڕێکێخاکە ناوی ڕێکخراوی دادە. بەنسبەت ئەوەی کە ئایا چ خوێندکاریتر بۆ توێژینەوە هاتووە لە بەکالێرۆس، ئەمە یەکەم جارە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. وابزانم هەڵە نەبم ئەوەی کە من بینیم لە ئەوەی کە پیشانیان دامدێرە لە زانکۆ، 1-2 تەلەبم لەگەڵایە لە ئیسرائیلەوە لە باشووری ئەفریقا، ئەوانەی تەلەبەیانە نەخێر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە کوردستانەوە لە عێراقیش تەنها لەخوا بەزیادێ هەر منم یەکەم جارم هەڵبژێردراوم. ئەمە یەکەم هەنگاوە کە وڵاتی ئەڵمانیا گرتێتێ بەری تر بۆ داهاتوو احتیمالی زۆری هەیە بۆ ماستەر و بۆ دکتۆراش وەرم بگرنەوەکو ئەوەی کە ڕۆژی پێنجشەممە یەکەم کۆڵکۆمم کرد لەخوا بەزیابێت موناقەشەی توێژینەوەکەم زۆر بەباشی بەڕێوە چوو بە ڤیدیۆ کۆنفرانس لەگەڵ کۆلێژی ئەندازیاری لە ساری هەولێر. زۆر باشە کاک ڕامیار، بەڕێزت چۆن هەڵبژێردرای، لەسەر چه ئەساسێک بوو کە بانگێش کرایت و هەڵبژێردرای؟ بەڵێ بەنسبەت هەڵبژاردنەکەەوە تقریبا وابزانم 3 معید بوون یان 2 معید بوون توی منافسەوە لەگەڵ مناکەم ئەم ساڵ خوێندکار مجارێ من نەبوومەکە معیدبوون کە ئەم ساڵ تەخەڕوجم کردووە کە توینە منافسەکەەوە دوای ئەوەی کە مقابلەکرێن لەگەڵ دەستەی بەڕێوەبەری زانکۆی دێلیس ئەو دێرە کە ئەساسی ماتماتیک و فیزیک زۆر بەقەوەت بێت، من لەسەر ئەساسا هەڵبژێردرام لەخوا بزیاد. ئەم سەرکەوتنەی بەڕێزت مامۆستا ڕامیار تا چەند ئەوەمان بۆ ڕوونەکاتەوە ئەومان پێ دەڵێکەوە لەم وڵاتەدا سەدان کەسی دیکە و بەهرەدار و تواناداری دیکەمان هەن، بەڵام بەهۆیەوەی کە دەستگر و دڵسۆزێکیان نییە ناچارن تەواوی توانا و کار و بیرکردنەوەی خۆیان لە کۆمپانیایەک یا لە ڕێستۆرانتێکایە لە خواردنگەیەکا سەرف بکەن و کەوا حکوومەت هیچ نەبووەتە باوکێکی دڵسۆز بۆیان تا بیان نێرەتە وڵاتان و بڕوانامەی بەرزبەرزمان بۆ بێننەوە و ئاستی ڕۆشنبیری و پێشکەوتنی وڵاتەکەمان بەرەو پێش ببن. ئەو بەنسبەت ئەو نقطەی کە جەنابەت باس کرد بەڕاستی هەم لە شاری سلێمانی هەم لە شاری هەولێر ئەوەی من سەرپەرشتیم کردو ئاگادارم وەڕەفیق برادەریشم زۆرە ئەو کەسانی کە ناسم لە کۆلێژی ئەندازیاری بەڕاستی کەسی زۆر شارەزا و لێهاتوو بودرا داونی من زیرەکتر و داونی من لێهاتووتر لە بواری زمان و لە ماتماتیک و لە فیزیا و لە کۆلێژی ئەندازیاریە، بەڵام بەداخەوە حکومەت هیچ ئاوەڕێک لە ئەوایلەکان ناداتەوە. من بەنسبەت ئەو خۆپیشاندانانی کە پێشووتی لەسەر ئەوایلەکان و هەر بێزگە لە ئەوایلەکانی ژراوێت تۆ مەرج نییە و خوێندکاری کە سەرکەوتوو بێ ئەوایلیان ئەوایل بێ سەرکەوتوو مەرج نییە، بەڵام بە ڕێژەیەکی گشتی ئەوایلەکانیش حەقا ئاوەڕیان لێ بدرێتەوە بەڕاستی کەسی زۆر لێ هاتوویان تێدایە. ئێستا معقول نییە 3 وەجبە بۆ 2 وەجبەی دامەزرانی ئەوایلەکان وەستاوە کە کەسی زۆر شارەزا و لێ هاتووی تێدایە. ئەم خوێندکارانە بنێردنەوەی وڵات ئەم عیلمە وەربگرن و بیانهێننەوە وڵاتی خۆمان خزمەت بە وڵاتەکەی خۆمان بکەن. بەڕاستی لێرە عیلمێکی زۆر پێشکەوتوو هەیە کە کورد دەتوانێت
سوودیان لێوە بگرێەوە ئەمان ڕێزی زۆر کەسی دیانیەگەن و زۆر هاوکاریانەکەن بۆ فێربوونی علم بێجگەلەوەی کە ئێستا ئەمان مامۆستاکانم پرۆفیسۆری کە سوپەرڤایزەری منە ئەوەی من هاوکاری یعنی هاوکاری مەکات بڕۆ ناکەم یعنی هاوکاری تەلەبەکانی خوان ئەوە بکەن بەجددی ئەوە نایکەن چونکە لێرە کۆمەڵە یاسایەکی کە خوێنکارە بێت بۆ خۆی هەوڵ بدات هاوکاریکردن و ئەوانە شێوەیە ڕێگە پێدرامی لە قانونیەوە. زۆر باشە مامۆستا ڕامیار لە ئێستادا توێژینەوەکەت بەکوێ گەیشتە و ئەوە هەروەها ئیش و کارەکانت چۆن بەڕێ دەکەیت و چۆن دەڕوات؟ بەڵێ بەنسبەت توێژینەوەکەمەوە تقریبن مانگێک ئەمڕۆ ناسدەینە بێتە مانگێکە لە وڵاتی ئەڵمانیا لە سەدا 45 بۆ 50 توێژینەوەکەم تەواو بوو لەخوا بەزیادێ مامۆستاکانیش کە سەرپەرشتیەکەن زۆر لێ ڕازین ڕۆژی پێنجشەمەوەکو باشم کرد یەکەم کۆڵێکم ئەنجامدا بە ڕێژەی لە سەدا 20 دەرەجەی توێژینەوەکەم 18 لە 20 هێنا لەخوا بەزیادێ یعنی 2 دەرەجەم لێشکا بەڵام ئەوی هەر ئەبێت کێشەنیە. بەڵێ کاک ڕامیار خەرجی تێچووی سەفەر و ڕۆشتن و توێژینەوە مانەوەت لە ئەڵمانیا ئایا کاربەدەستانی حکوومەت و وەزارەتەکان لە ئاستی باڵای حکوومەت یاریمی کوردستان چه هاوکاریەکی بەڕێستیان کردووە یان بۆونە خەرجی و تێچووی ئەم بەدەزێنانی بڕوانامێت هەر لە ڕۆشتنتەوە لە مانەوەتەوە لە هاتنتەوە کێ گرتوێتی ئەستۆ؟ بەڵێ مامۆستا ریاض ئەم ڕێکخراوی کە بۆ جەنابتانم باس کرد بە ناوی ڕێکخراوی دادەوە هەڵەتە بەیەکەوە بەچنی ئەم زانکۆیانی هەرێمی کوردستان لەگەڵ عێراقیش بەگشتی کوردستان بە تایبەتی ئەمان خۆیان مەسروفاتەکە هەمووی هەڵەگرن هەم لە سکتارە و هەم لە ویزە و هەم لە خوێندنی تەلەبەکە و مانەوە و هاتوچۆ و خواردن و هەموو شتێک ئەمان خوانەیەگرنە ئەستۆ بۆ ماستەر و بۆ دکتۆرات ئەمە کۆلەرشیپە خۆ ئەشتوانی بیتە هەست خوێنکاری تر دەتوانێت بێتە وڵاتی ئەڵمانیا کە بۆ دەورات ببینێ بەڵام بۆ 5 ڕۆژ بۆ 6 ڕۆژ بێتە ئێرە بەلایانی کەمەچوت بۆ 50 وەرەقا زیاتر بیتە ئەم وەکو جەنابیشت پرسیارت کرد مەسروفاتەکە هەر وڵاتی ئەڵمانیا خۆیان ڕێکخراوی داد هەڵی ئەکێشن و پاشانیش لە هەفتەی داهاتووە سەرۆکی کۆلێژی ئەندازیاری و جێبی سەرۆک و سەرۆک ئینتەرناشناڵ ئۆفیس و پرۆفیسۆرێک لە زانکۆی کۆیە و چەند پرۆفیسۆرێکی تریش لە زانکۆکانێکی دەوروبەری شاری هەولێر دێنە ئێرە سەرپەرستی ئەم ڕێکخراوە ئەکەن لەگەڵ توێژینەوەکە بدان بە شۆ گەشتووە بە شۆ نەگەشتووە هەفتەیەک لامانە بن و زیاتر کۆنتاکتەکەن لەگەڵ ئەم زانکۆیە بۆی لە داهاتووە خوێنکاری زیاتر ببەستنەوە بە یەکترەوە ئەوان لە وڵاتی ئەڵمانیا خوێنکار بنێرنە هەرێمی کوردستان ئەوانیش بە هەمان شێوە بەپێچەوە خوێنکار لە وڵاتی عێراقەوە بنێرنە وڵاتی ئەڵمانیا. زۆر باشە مامۆستا ڕامیار ئەو توێژینەوەی ئێوە کەی تەواو دەبێ و ئایا دەگەڕێنەوە هەرێمی کوردستان ئەگەر بەنیازیەوەن بگەڕێنەوە هەرێمی کوردستان بەنیازن لێرە چی بکەن؟ بێگومان خی گەوری ئینشاءڵڵا ئەگەڕێن و هەرێمی کوردستان کۆتایی مانگی یەک توێژینەوەکەم تەواو دێت تاژەوەی کە ئاخر کۆڵێکشۆمم ئەنجامدا ئاخر مناقەشەی بەحثەکەم ئەنجامدا ئەگەڕێمە هەرێمی کوردستان ئینشاءڵڵا پاشانم بەحثم نیازم هەیە لە کۆلێژی ئەندازیاری عەرض بکەم بۆ پرۆفیسۆرەکان زانکۆی کۆلێژی ئەندازیاری لە هەولێر ئەوە کۆلێژی ئەندازیاری سلێمانیش ئەگەر بانگەشتن کەنەوە من هەر لە خزمەتیانم جیاوازێکنی لە شاری سلێمانی شاری هەولێرە زیاتر یەک پێشنیارم هەیە بۆ کۆلێژی ئەندازیاری زانکۆی سلێمانی بە پۆلیتەکنیک چوو بە زانکۆی سلێمانیەوە هەوڵ بدەن کە لەگەڵ ڕێکخراویدادا کۆنتاکت ببەستن بۆی بتوانن ساڵانە هیچ نەبێم هەر ئەگە تەلەبەی ئاسایش نەبێ ئەوائیلەکان بنێرنە دەرەی وڵات لەسەر ئاستی کۆلێژی ئەندازیاری هەموو ساڵی ئەیانێرن بەڵام مەسروفاتەوەنی من ئاگامدەیەتی هەمووی لەسەر حسابی تەلەبەکانە بەڕاستی پێچوویەکی زۆر زۆری پێێتێ و زۆر گرانە لەوانەیە بڵێن زۆر تەلەبە هەیە نەتوانێت ئەنجام بدات لە 5 ساڵ ئەگەر تەلەبێت بتوانێت دەوێت ئاستی دارایی زۆر زۆرت بەرزێت بۆی من پێشنیارم هەیە بۆ سەرۆکی کۆلێژی ئەندازیاری عەمیدی کوردی زانکۆی سلێمانی ئەمانە هەستن بە کۆنتاکتکردن لەگەڵ پەیوەندی بەستن لەگەڵ سەرۆکی ڕێکخراویدا لەسەر ئاستی عێراق بۆ ئەوەی ساڵانە خوێنکار بدێنە دەرەی وڵات بۆ وڵاتی ئەڵمانیا بێت بۆ هۆڵندا بێت بۆ هەرێک لە وڵاتەکانی ئەوروپا بێت بەڕاستی خوێنکار دەتوانێت زۆر ئیستادی لێتە هەم هەرێمی کوردستانی زیاتر بەرەپێچەوە
زۆر باشە مامۆستا ڕامیار چەند پرۆفیسۆر سەرپەرشتی توێژینەوەکەی تۆ دەکات و ئایا توێژینەوەکەت لە چه ئاستێکدایە؟ بەنسبەت توێژینەوەکەمەوە دوو پرۆفیسۆر و مامۆستایەکی ماستەر سەرپەرشتیەکەن. پرۆفیسۆریشان لە کۆلێژی ئەندازیاریەوە لە هەولێر سەرپەرشتیەکە وەکو سەرپەرستیاری گشتی توێژینەوەکە. ئەم بەس لە کۆڵکیۆمەکانە بەشداریەکە پێشنیاری خۆی خاتە ڕووە هەڵۆکەم کورتەکانی توێژینەوەکە دیاریەکە. پرۆفیسۆرێکی تیشم لێرە هەیە دەناوی پرۆفیسۆرشتیۆکە مامۆستای پرۆفیسۆرێکی ئەڵمانیە. بە هەمان شێوە مامۆستایەکی ماستەریش ئەم هەر لە مناڵی و لێرە بڵام کوردە بە ناوی مامۆستا مؤەیدەوە لێرە سەرپەرستی توێژینەوەکە مەساجی مامۆستا. زۆر باشە، دەتوانێت چ جیاوازیەک بەدی بکەیت لە تیۆریەکەدا لەگەڵ هەرێم؟ ئاستی بەکاری ڕۆژ لێرە لە ئەڵمانیا لەگەڵ هەرێمی کوردستانە زۆری فەرقا هەم لە نووسینی توێژینەوە بیگرە حتا مناقەشەی توێژینەوەکان. بەڕاستی ئاستی وەکو کە بە شێوازی گشتی من بیستم و هەرواشە بە ئەڵمانیا ئەوترێت سنتەری پیشەسازی عالم. بەڕاستی عیلم لەم وڵاتەیە دەستەکەوێت ئەگەر تەلەبە بێت عیلم وەربگرێت بێتە ئێرە عیلم وەربگرێت زۆر ئەتوانێت زانیاری تەواو لەم وڵاتەیە بەدەست بهێنێت بگەڕێتەوە هەرێمی کوردستان سوود بە وڵاتەکەشمان بگەێنێت. بەنسبەت ئاستی عیلمی ئێرەوە بەڕاستی یعنی شتێکە ها چۆن ئەڵێ ناتوانی باسی پێی زۆر بکرێ یعنی حەقێکی زۆر زۆر باشە مامۆستا ڕامیار، ڕێکخراوی قوتابیانی کوردستان تا چەند هاوکار بووە لە پێگەاندنی خوێندکاراندا، بەتایبەت بەڕێزت کە پێم وابێت ئەندامێکی دیاری ڕێکخراوی قوتابیانی کوردستان بوویت؟ بەڵێ من تقریبا 6 ساڵە بێت لە ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە شاری سلێمانی ئیشەکەم. بەڕاستی ئەو تەجروبەی کە لە ژیان ماوەرم گرتووەوە و ئاستا سەقافی و کەسایەتی کە لە ژیان ماوەرم گرتووە هەمووی نەگەڕنەوە سەر ئەوە، بەڵام لە خۆدا حەستا بۆ هەشتای لەو کەسە باشانی کە لەو ڕێکخراوە ئیشەکەن بە دەوریان و ئەفرەن و هاوکاریانەکەن و هاوکاریمانەکەن. بەڕاستی زۆر ئیستادەم لێکردوون هەر لەلایەنی معنەوی و لەلایەن زۆر لایەنی کەسایەتی و زۆر شتیشەوە هاوکارێکی زۆری منیان کردووە. من هەمیشە شانازی یەکەم کە ئەندامێکم لە ئەندامانی ڕێکخراوی قوتابیانی کوردستان. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز ڕامیار عەلی ئەندازیاری میکانیکی و زۆر سپاس بۆ بەڕێستان بە هیوای سەرکەوتن و کاری ناوازەتر و جوانتر بۆ بەڕێستان. زۆر سپاس کە لە ئەڵمانیاوە لە ڕێی سکایپەوە لەگەڵمان بوون. بەڵێ خۆشەویستان، زانیاریەکمان ئەمادەیە، با پێکەوە بینەری ئەو زانیارە بین و دواتر درێژە بە پرۆگرامەکەمانە دەین. دە شارە پڕمەترسیەکەی ئەوروپا لە شاری دێمەوە دەست پێەکەین. دێم سەرجیڤۆ لە بۆسنە و هێرسیگۆڤی. سەرجیڤۆ کە پایتەختی بۆسنە و گەورەترین شاری ئەو وڵاتەیە. ئەم شارە ئێستاشی لەگەڵدا بێت. تاوانەکانی کوشتن و تەقەکردن و دزینی ئۆتۆمبیل و هەڵکوتانە سەرماڵان بەردەوامە. لە تاوانە بچووکەکانی ژوەک و بڕینی گیرفان و لێدان لە شوێنە قەرەباڵەخەکان و شوێنە گەشتیارەکان و دزینی مڵک و ماڵی خەڵک. نۆیەم شاری گلاسکۆ لە وڵاتی سکۆتلاندا. گلاسکۆ گەورەترین شاری سکۆتلندایە بەهۆی بوونی ڕووباری کلایپ لە ناویدا بە شارێکی بەندەری ئەژمار دەکرێت. گلاسکۆ گیرۆدەی بازرگانی مادەهۆشبەرەکان و چەقۆکێشەکانە. بە پێوتەی دەستگای ئابووری و ئاشتی گلاسکۆ ترسناکترین شوێنی بەریتانیایە. هەشتەم شاری ڕۆتێردام لە هۆڵەندا. ڕۆتێردام شارێکی بەندەری و پیشەسازیە کە دەکەوێتە باکووری هۆڵەنداوە. ئەم شارە دەریچەی هاتنە ناوەی قاچاقچیەکانی مادەی هۆشبەرەکان بە تایبەتی مادەی هیرۆین بە ئەوروپایە. دەستگای OSEC لە ساڵی 2015 ڕایگەیاند ئەو گەشتیارانەی ڕوو لە ڕۆتێردام دەکەن عادەتەن ڕوبەڕووی بڕینی گیرفان و دزینی ئۆتۆمبیل و لاپتۆپ و شتە بە نرخەکانی خۆیان دەبنەوە. زۆرترین ناوچەی ئەم شارە بەهۆی هەژاری و بێکاریەوە ترسناکترین شوێنی شارەکەیە. حوتەم کاڤێنتری لە بەریتانیا. ژێرخانی ئابووری ئەم وڵاتە لەسەر بەرهەمهێنانی ئۆتۆمبیل وەستاوە.
بەڵام کردارە نامرۆڤەکان و دزی لە ماڵان و قاچاخی مادە هۆشبەرەکان و دەستدرێژیکردن ڕۆژانە ڕوودەدەن. ناوچەکانی ڤێلینهاڤ و ڤۆڵسهێڵ و کێڵڤێڵدس و گۆدنێت نائەمنترین شوێنەکانی ئەو شارن. شەشەم، شاری لیل لە فەڕەنسا. لیل ناوەندی ناوچەینەوەردە لە فەڕەنسا کە بەهۆی زۆری ڕێژەی قوتابی و خوێنکاری زانکۆ ناوی دەرکردووە. زۆربوونی ڕێژەی بێکاری بووەتە هۆکاری نائەمنی زیاتر لە لیل. تاوانبارە گەنجەکان خەڵکی ناو میترۆکان عەزیەتە دەن و بە زۆر باجیان لێسەن و ئامارەکانی دەستدرێژی سێکسی ڕۆژانە زۆرترە بێت. پێنجەم، شاری مارسیل لە فەڕەنسا. ئەم شارە لە باکووری فەڕەنسا کە نازناوی پایتەختی کەلتوری ئەوروپاشی وەرگرتووە، شارێکی زۆر نائەمنە. جگە لە شەڕی نێوان خراپەکاران، ڕاگواستن و ڕەگەزپەرستی بێڕەحمانە و کوشتن و قاچاخی مادە هۆشبەرەکان و گەندەڵبوونی دامەزراوەی پۆلیس و تاوانە پلان بۆ داڕژراوەکان لەم شارە جوانەی فەڕەنسا بوونیان هەیە. تاوانە بچووکەکانی ژواگلێدان و بڕین و دزینی و شتومەکی ناو ئۆتۆمبیل و جانتا دزینیش بوونیان هەیە. چوارەم، شاری ناپۆلی لە ئیتالیا. ناپۆلی شارێکی 1 ملیۆن نەفەریە لە باکووری ئیتالیا. ژێرخانی ئابووری ئەم وڵاتە پەیوەستە بە گەشتیاران و بازرگانی و کشت و کاڵەوە. ڕێژەی بێکاری لەم شارە زۆرە، هەر بۆیە و بێکاریەش وای کردووە تاوان و تاوانباری زۆر بن. دزی لە ماڵەکان، بڕینی گیرفانی خەڵک و دزی ئۆتۆمبیل و قاچاخی مادە هۆشبەرەکان لە تاوانەکانی ڕۆژانن لە ناپۆلی. باندە مافیەکانی کامۆرا و هەڵمەتەکانی باجگیری لە خەڵک و تاوانەکانی دزی بەڕێوە دەبن. سێەم، شاری تورین لە ئیتالیا. تورین شارێکە لە باشووری ئیتالیا. لەم شارە 1 ملیۆن کەسیە چەندین گروپی دژە دەوڵەتی بوونیان هەیە کە ناوە دەست ئەکەن بە ئاژاوەنانەوە، دژی بەرپرسان، دزیکردنی ئاسایی و هەڵکوتانە سەر ماڵان بە چەکەوە و تاڵانکردنیان و تێکدانی موڵک و ماڵی گشتی ئەو تاوانانن ڕۆژانە لە تورین ڕوودەدەن. ئەنجومەنی پاراستنی دەرەوەی سنوورەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نائارەمیەکانی تورین بە مەترسی بۆ سەرگیانی گەشتیاران و تەنانەت خەڵکی بە گشتی ناو دەبات. شاری باری لە ئیتالیا. باری شارێک لە نزیکی دەریاوە. تاوانەکانی وەک سەرانە و دزیکردن لە ناو کۆڵانە باریک و زۆرەکانی باری کردارێکی بەردەوامە و لە پەرەسەندنی بەردەوامدایە. نائارەمیەکی بەربڵاو وای کردووە گەشتیار ڕووی تێ نەکات کە ئەوەش بووەتە هۆکاری زۆرتر بوونی بێکاری. بەشێک لە ئاژاو و تاوانەکان لە ڕێگەی باندە مافیایەکانەوە ئەنجام دەدرێن. ڕوبەڕووبوونەوەی لە نێوان تاوانبارەکان لەسەر قاچاقیکردنی جگەرە و مادەی هۆشبەر و چەک و تەقەمەنی ڕووداوێکی ڕۆژانەیە. یەکەم، شاری ڕۆستۆڤنادۆ لە رووسیا. ڕۆستۆڤنادۆ شارێکی بازرگانی پیشەسازیە کە 1 ملیۆن کەسی تێدا نیشتەجێن. گرفتی سەرەکی ئەم شارە ئەو تاوانانن کە ڕۆژانە ڕوو دەدەن. نزیکی ئەم شارە لە ناوچەی شەڕاوی دۆنبازی ئۆکرانیایە کە بووەتە هۆکاری نائارامی لەم شارە. دەسەڵاتی قاچاقچیەکانی چەک لەو شارە و ڕوبەڕووبوونەوەی شەڕی ناوخۆیی ڕۆستۆڤنادۆی گیرۆدەی تاوان باران کردووە. بە پێیامارەکانی فەرمی ئەو شارە تاوانکردن لە ماوەی چەند مانگێک بە ڕێژەی لە سەدا 21 زۆر بووە. لەگەڵ هاوکارم شەیداڵاکەرم کۆتاییمان بە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆمانێنا تا بە یەگەشتنەوەیەکی تر لە پەنای خوادا بن. خواتان لەگەڵ.